بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی هۆشداری بۆ کەسانە دەدات کە سیستەمی غازیان هەیە و پشکنینیان بۆ سیستەمەکانیان نەکردووە. پێویستە لە ماوەی 15 ڕۆژدا سەردانی بنکەکانی بەرگری شارستانی سلێمانی بکەن. وتەبێژی بەرگری شارستانی سلێمانی دەڵێت 35 کۆمپانیا لە سلێمانی ڕێگەپێدانیان بۆ کراوە تا پشکنین و وردبینی بۆ سیستەمی غازی ماڵان بکەنەوە. ئەو ڕێکانەیەمێت تەناوەی کە پێڵێن سیستەمەکە زین دڵنیا بینەوەی کە سیستەمەکە سەلامەتە یاخود ناکەش وەک ئاماژەم پێگەر لە ڕێی کۆمپانیایەکی مۆڵەتدارەوە بێت. ئێمە کۆمپانیەکان عەدەدێکی زۆرمانەیە وڵاتی ئازادە لە چ کۆمپانیایەکی کات و ئەمەی کە کردی کە گرێبەستێکە کرد لە نێو چ خۆی چ کۆمپانیاکان وێنێک لەم گرێبەستە ئاڕاستی بەڕێوەبەرایەتیمانەگرێمە وەکو ئەولاتێکە بۆ یەڵەگرین سبەی ڕۆژە گەر هەشتێ بکرێت کۆمپانیاکە لی بەرپرس دەبێت نەگە هاوڵاتێکە. یەکێک لەو کۆمپانیانەی کاری پشکنین و دانانی سیستەمی شۆفاژ دەکەنەوە دەڵێن ئەوان بە کەرەسەی باوەڕپێکراو کار دەکەن ڕێگە پێدراون بۆ چاودێریکردنی سیستەمی غازی ماڵان بۆ هەر مانگێکیش بڕی $34 لە خاوەن ماڵەکە وەردەگرن. هەر شتێکیش ڕوو بدات کۆمپانیاکە بەرپرس دەبێت لێی. ئێمە توانین گرێبەست بۆ ئەو ماڵانە بکەین کە بەتایبەت کە خۆمان سیستەمەکەمان بۆ دامەزراندون بەداخەوە پێش ئەم ڕووداوانی کە ڕوویدا ئەو خەڵکانی کەم سیستەمان هەیە بە هیچ شێوەیەک چێکردنەوەیان بۆ نەدەکرا خۆشیان داوای نەدەکرد ئامادە نەبوون ئەو کولفەیە سەرف بکەن کە سیستەمەکان چێک بکرێتەوە کە سەیانیان بۆ بکرێ و بەپێی مانگانەیە بۆ هەندێک کۆمپانیا هەیە لە دوای ئەم ڕووداوە ئەسڵەن هەر ئامادەنێ هیچ پشتگیریەک بۆ ئەو ماڵانە بکات لە بەرەوەی کە مەسئولیەتی نەکەوێتە سەر بەرپرسایەتی نەکەوێتە سەر بۆ مانگێک لانی کەم $35 $30 $40 بۆ هەر مانگانە جاتێ 6 مانگ هەیە ساڵ هەیە و 3 مانگ جارێکیش هەیە بەپێی ئەوە گرێبەستەکان بۆ ئەکرێ و چێک ئەکرێتەوە و ئایا مانگانە بێت ئایا 3 مانگ جارە بێت ئایا 6 مانگ جارە بێت بەو شێوەیە. لە دوای ڕووداوی تەقینی غاز لە یەکێک لە ماڵەکانی گەڕەکی کازیوەی سلێمانی و هەروەها لە دهۆکیش حکومەت پێداچوونەوەی کرد بە مۆڵەتی خاوەن کارگەکان و کۆمپانیاکانی دانانی سیستەمی غاز و شۆفاژ. ئێستا هیچ کەسێک سربەخۆ ناتوانێت سیستەمی غاز بۆ ماڵان ببەستێت و لێپێچینەوەی یاسایی لەگەڵدا دەکرێت. هاوکات ڕێگە بە هاوڵاتیان نادرێت تەنکی زیاتر لە 2000 لیتری لە سەربانەکانیان دابنێن و ئەوانەشی لەسەر و 2000 لیترەوەن پێویستە بگۆڕدێن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.